وەکو حکوومەتی خۆجێی شاری سلێمانی بۆ ڕێزلێنان لە قوربانیەکانی لافاوەکە و هەروەها شەیدانی دەستی تیرۆر هیچ جۆرە چالاکیەک و ئاهەنگێکمان نابێت بۆ ئەو بۆنانە. بەڵام هەمووشمان ئەزانین قەرەباڵغی دروستە بێت لە شەقامەکانە لە شوێنە گشتیەکانە وەکو ئەرکی هێزە ئەمنیەکان بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی شارەکەمان و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بە پێی بەرنامەیەک ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەکەن لە ڕۆژانی داهاتووە بە ئومێدی ئەوەی کە هەموو لایەک هاوکارمان بێت بۆ ئەوەی ئەو ئەرکانە بەباشی جێبەجێ بکەین. چەند حاڵەتێکی ئاوکۆبوونەوەمان بۆ دروست بوو لە هەندێک لە شوێنەکانی شاری سلێمانیە، بەڵام دوای بەهاناوە چوونی ئەو تیمانە دوای چوونی ئەو تیمانە بۆ ئەو شوێنانە دەست بەجێ ئەو حاڵەتانە چارەسەر بوو و نەهێڵدراوە بگاتە ئاستی لافا و خوا نەخواسە گەیاندنی زەرەر و زیان بە هاوڵاتیان. و دوای بە دوواداچوونی ورد بۆ هەموو حاڵەتی ئەو کۆبوونەوانەیە دەرکەوت کە بەشێکی بەهۆی جیرانی ئینلێتەکانەوە ئەو کۆبۆتەوە کە هەندێک لەو ئینلێتانە بەداخەوە لاەن هاوڵاتیانەوە گیراوە و ئێمە وەکو لە کۆبوونەوەی پێشووی لیژنەی فریاگوزاری شار ڕامانگەیان و ئەم ڕۆژارێکی تر تاکیدمان لەسەر کردەوە شارەوانی و تیمەکانیمان ئاگادار کردەوە کە هەر کەسێک بوو بێتە سەبەبی جیرانی ئینلێتی بەردەمی ماڵەکەی یا ئیگەڕەکەکەی ڕێ ئیجراعاتی یاسایی بەرامبەر بە هەموو ئەو کەسانە ئەکرێت.